بسم الله الرحمن الرحيم. ساتياد روحم سودا سري ناوت بۆ ساتێکی ئەمانی تۆ، دڵم پرسوێیە سۆزەگرێ بۆ ساتێکی زەمانی تۆ. بۆ پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام. ساتێیاد بە یادی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ڕۆحم سەودا سەری ناوت بۆ ساتێکی ئەمانی تۆ، دڵم پرسوێیە سۆزەگرێ بۆ ساتێکی زەمانی تۆ. لە شەوگاری نەفامیما گۆچان و دەست و پێ ئەکوتم، بۆ هەر هەنگاوێ محتاجم بە ساتێکی بەیانی تۆ. شەو شیوە ناگێڕم من بە تەنهام و ڕیابازم. ڕیابازی خۆی بە تەنیا نییە، ڕیابازی لە ناو خەڵکایە. من مبالەغەی ڕیاکردنە کارەکانم. شەو شیوە ناگێڕم من بە تەنهام و ڕیابازم، چاوەڕێم لە ڕۆژی ڕوونا سپێدەی بێ بەیانی تۆ. فەجری تۆ دەرکەوێ بۆ ئەوەی ڕۆژەکەشم هەڕوونە بەس لێم تاریک بووە. چاوەڕێم لە ڕۆژی ڕوونا سپێدەی بێ بەیانی تۆ. حەزێ بۆ ساتێ یادی تۆ، زەمین تاک و حیجاز تەیکە. یعنی بیپێچێتەوە و بڕوە هەتاک و ئەگاتە ئێ بۆ ساتێکی یادی تۆ. ئەم زەمینە هەمووی ئەم مەسافە زۆرە بپێچێتەوە بگاتە حیجاز، ئەبێ ژینی هەموو دانێ بۆ ساتێکی میوانی تۆ. سەر و شان و دەست و هەردوو بنی پێت ماچ ئەکەم، ئۆخەی کە تاسووقی شکا خۆزگەم لە خەونێکی جیهانی تۆ. یعنی من لە خەوەکەیە بینیومە کە من شان و دەست و بنی هەردوو پێ ماچەکەم و ئەژڵێم ئۆخەی خۆزگەی کە تاسووقم شکاکە، ئەو شەیدابوونم، ئەو هۆگربوونم، ئەو حەزەم هاتە دی کە وەلەو لە خەونی شایە، بەڵام ئەلحەمدوللا وا هاتە دی. چ یادێکە لە مەزنی تۆ هەموو چرکەی شەو و ڕۆژێ، بە ملیۆن کەس ئەڵێن ئەشهەد بۆ ساتێکی نازناوی تۆ. چ یادێکە لە مەزنی تۆ هەموو چرکەی شەو و ڕۆژێ، بە ملیۆن کەس ئەڵێن ئەشهەد بۆ نازناوێکی شانی تۆ، بۆ نازناوێکی شەئنی تۆ، یعنی گەورەی و مەزنی تۆ. کە خۆت ئەسرارت ئەسرایە، سەروەریشت بعبده، يعني سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الأقصى إلى المسجد الحرام، من المسجد الحرام إلى المسجد الأقصى. أمجار سرو شانو دسو هردو بني بيت ماچ أكم، أو خي كتاسوقي شكا خوزقم لخونيكي جهاني تو. يعني من بخونيش بينيوما كسرو شانو دستو بنی هەردوو پێم ماچ کردووی وتومە ئەو خەی خۆزگەی کە ئەو شەیدابوونم، ئەو حەزەم هاتە دی وەلەو لە خەونی شایە. چ یادێکە لە مەزنی تۆ هەموو چرکەی شەو و ڕۆژێ، هەموو ئان و ساتێک لە هەموو شەو و ڕۆژێکی ئەم سەرزەمینەیە بە ملیۆن کەس ئەڵێن ئەشهەد بۆ نازناوێکی شانی تۆ، یعنی بۆ نازناوێکی شەئنی تۆ کە ڕەسوول اللهی سەڵات و سەلامی خوای لێ. کە خۆت ئەسرارت ئەسرایە، سەروەریشت بعبده، ئاماژەیە بۆ سورەتی ئیسرا. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا. کە خۆت ئەسرارت ئەسرایە، یعنی خۆی ئیسراءەکە هەمووی ئەسرارە. سەروەریشت گەورەیەکەی تۆش هەر لێرەشایە بعبده، شکە خۆی پەروەردگار تایبەتی کردو کە ئەفەرمێ سبحان الذي أسرى بعبده. کە تۆ کە خۆت ئەسرارت ئەسرایە، سەروەریشت بعبده، قبوڵم کە کۆی لە بم من بۆ هەر کامێ لە یاوەرانی، قبوڵم کە بم بە کۆی لەیەک بۆ هەر یەکێک، بۆ هەر یەکێک لەو سەحابە بەڕێزانەی دەوروبەری خۆ. هەموو دینداری عالەم گەرخۆ بە قوربانی ناوتکەن، هەموو دیندارەکان، هەموو مسلمانەکانی جیهانەگەر خۆیان بە قوربانی ناوتکەن، بە قەرزاریەیان بینی بۆ چرکەی سات و ئانی تۆ. چونکە تۆ پێغەمبەری، تۆ پەیامی خوات هێناوە، تۆ مایە هیدایەت دانی ئەم هەموو خەڵکەی. ئەگەر ئەم خەڵکە هەمویان خۆی بە قوربانی ناوت بکەن، هێشتا ئەوان قەرزارن، قەرزاری ئان و سات و ئانەکانی خۆتن. ئەوی جوامێری ئومەتە لە یادی هجرەت و بەدرە، بەڕیز ڕۆحیان لەسەر دەستە بۆ یادێکی مەیدانی تۆ.
ئەوانەی ئەیان بینی جوامێرن دیندارن ئازا و نەبەز و دلێرن هەموو ڕۆحیان لەسەر دەستە بۆ یادێکی مەیدانەکەی کە تۆ تایە وەستا بووی. جارێکی تری خوێنمەوە ئەمجار. ڕۆحم سەودا سەری ناوت بۆ ساتێکی ئەمانی تۆ، دڵم پرسوێیە سۆزەگرێ بۆ ساتێکی زەمانی تۆ. لە شەوگاری نەفامیمە گۆچان و دەست و پێ ئەکوتم، بۆ هەر هەنگاوێ محتاجم بە ساتێکی بەیانی تۆ. شەوە و شیوەن ئەجێڕم من بە تەنهام و ڕیابازم، چاوەڕێم لە ڕۆژی ڕوونە سپێدەی بێ بەیانی تۆ. حەزێ بۆ ساتێ یادی تۆ زەمین تاک و حیجاز تەیکە، ئەبێژینی هەموو دانێ بۆ ساتێکی میوانی تۆ. سەر و شان و دەس و هەردوو بنی پێت ماچ ئەەکەم، ئۆخەی کە تاسووقی شکا خۆزگەم لە خەونێکی جیهانی تۆ. چیادێکە لە مەزنی تۆ هەموو چرکەی شەو و ڕۆژێ بە ملیۆن کەس ئەڵێن ئەشهەد بۆ نازناوێکی شانی تۆ. کە خۆت ئەسرارت ئەسرایە و سەروەریشت بیعەبدیهی، قبوڵم کە کۆی لەبم بۆ هەر کامێ لە یاوەرانی تۆ. هەموو دینداری عالەم گەر خۆ بە قوربانی ناوتکەن، بە قەرزاری ئەیان بینی بۆ چرکەی سات و ئانی تۆ. ئەوی جوامێری ئومەتە لە یادی هیجرەت و بەدرە، بەڕیز ڕۆحیان لەسەر دەستە بۆ یادێکی مەیدان.